سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان من وەک بەڕێوەبەری قوتابخانە دەستخۆشیتان لێ دەکەم دەستخۆشی لە بەڕێوەبەری پەروەردەی ناوەند و بەڕێوەبەری پەروەردەی گشتی و لە جەنابی وەزیر دەکەم کە بەهانای قوتابخانەکەمان هاتن کە قوتابخانەکەمان گەڵێک کەم و کوڕی هەبوو لەلایەن بۆ یاغ و کارەبا و زۆر کەم و کوڕی هەبوو کە هاتنە کەشفی قوتابخانەکەیان کرد هەمویان جێبەجێ کرد بە شێوەیەکی جوان و ڕێک و پێک دەستخۆشییان لێ دەکەم زۆر سوپاس هیوادارم نمونەیان زۆر بێتن هەم دەم هاوکار بن لەگەڵ قوتابخانەکان زۆر سوپاستان دەکەم. من وەکو قوتابیەک دەستخۆشی لە وەزارەتی پەروەردە دەکەم هەستان بە نۆژەنکردنەوەی قوتابخانەکەمان دەستخۆشیان لێ دەکەم دەستخۆشی لە مامۆستایەکان دەکەم ئەم ساڵ بە جیاوازتر خوێندنمان کرد دەستخۆشی لە هەموو بەڕێوەبەر مامۆستایەکان دەکەم. من وەکو قوتابیەکی قوتابخانەی وەنەوشە سوپاسی وەزارەتی پەروەردە دەکەم کە قوتابخانەکان بۆ نوێکردنەوە و سوپاسی بەڕێوەبەرەکان و مامۆستایەکان دەکەم کە بە شێوازێکی تایبەتتر ئەم ساڵ خوێندنیان پێوتی.